پێی بڕیاردانی حکومی و ڕسمی ئەوەش کە لە زانکۆکانە لە ناوەندەکانی خوێندنا ئەکری و شەهادەیەوەکدە پێوتێ پەروەردە لەبەرەوە ناکرێت ئێمە لە ڕووی عملیەوە بڵێن نەخێر ئەو پەروەردە نیە، بەڵام دەکرێت کاتە بڵێن پەروەردەکە ناتەواوە یا کەمە یا کەم و کوڕی تێدایە بۆیە کە سەیرەکەی هەموو جەختکردنەوەکە ئەکرێتە سەر وەرگرتنی شەهادە. من کێشم لەگەڵ ئەوە زیاتر کێشم لەگەڵ ئەوەیە کە بە شەهادەی ینی بە شێوەیەکی باش وەرئەگیرێت، چونکە تۆ شەهادەی وەرەگری بۆ کۆمەڵێ بڕیارە کۆمەڵێت توانستت هەیە. من کێشم لەگەڵ توانستەکە هەیە. پەروەردی دیموکراسی بە شێوەیەکی گشتی کێشەی لەگەڵ ئەوە هەیە نابێ ئێمە جەخت لەسەر کۆمەڵێت توانست بکەینەوە کە لە بازاڕە پێویستمان پێێتی. بۆ نمونە لە بازاری کوردستانە بە شێوەیەکی گشتیان لە سێکتەری حکومی کە زۆربەی ئەوانەی کە دەرەچن وەرئەگیرێن و بنە مۆزەف کە خۆم مۆزەف بووم، ینی دەبینی دانیشتن لەسەر مێز و بێدەنگبوون و چیت پێ دەکرێت چیت پێ دەڵێن بیکەیت عەبدی مەئموریت کەس مۆزەفێکی عاقڵ و کوڕ و بێدەنگی بەشداری ناکەی لە بڕیاردان دەنگ بەرز ناکەیتەوە قسە ناکەیت ڕەخنەت نییە ڕێک ئەم تەبیعەتانە ئەم تایبەتمەندیانە لە تەلەبەی مەکتەبە هەیە واشە دانیشتن بە وەکو تەبەقی من پێڵم دانیشتن تەبەقی هێلکە بێدەنگ بیت تا مامۆستاکە قسە تەواوکاتەوە هیچ ناڵێت ئەمە لە خۆیەوە نییە. ینی ئێمە بڵێن هەر خۆی کولتوری پەروەردەی ئێمەوە ئەمە لە خۆیەوە نییە، ئەمە مەبەستێکی سیاسی لە پشتەوەی جا هەندێک لە سیاسەکان ئاگایان لە مەبەستەکە هەیە، هەندێک لە سیاسەکان ئاگایان لێ نییە، بەڵام مەبەستێکی سیاسی لە پشتەوەیە بۆی کە ئەوانەی بە ناوەندەکانی خوێندا تێدەپەڕن کە زۆرینەی زۆری خەڵکی کوردستان بە ناوەندەکانی خوێندا تێپەڕن، یعنی لەو قاڵبە ئەدرێن کە ببنە خەڵکی کوڕ و بێدەنگ ببنە مۆزەفی کوڕ و بێدەنگ نەک ببنە هاوڵاتی ڕخنەگر.